لەسەر ئەوە بۆ کە چۆن جۆرێک لە جۆرەکان ئەوان بە سیستەمی لامەرکەزی و کۆمەڵشتی دیکەوە سەرقال بن هەر بکەوەی بەداخەوە لەم ڕۆژات دەبینین کاتێککە لەم ڕۆدا ئیدی دەبینین لەگەڵ هەژمونی تاوەتی مۆدێرنیتەی سەرمایه‌داری بە تایبەت لە دوای هێرشکردنە سەر ئەفغانستان و عێراقەوە چۆن مۆدێلی سیستەمی دەوڵەتنەتەوەکان وەکو پولی دامە بە دوایەکە دەکەون لە ئێستادا بەداخەوە ئێمەی کورد ئەگەر بە لەرزۆکیش بێت دووبارە لە خەیاڵی ئەوەدان کە چۆن سەرقاڵی ئاواکردنی سیستەمی دەوڵەتنەتەوەیەک بین لە کاتێکا کە مۆدێلی سیستەمی دەوڵەتنەتەوە لەو شوێنەی کە شێوەی کرد لەو شوێنەی کە پایەکانی خۆی دامەزران بەسەر چوە کە ناوەندەکەی ئەوروپا و بینیمان سیستەمی دەوڵەتنەتەوە لە ئەوروپا چ دۆزەخێکی دروست کرد بۆ گەلانی ڕۆژئاوا هەتا ناوەندەکانی ئەوروپا و خۆیان دوای نزیک بە 100 بۆ 150 ساڵە تێگەیشتن کە مۆدێلی سیستەمی دەوڵەتنەتەوە وەڵامدەرەوەی داخوازی و پێویستیەکانی ئەوان نابێت بۆیە هەستان بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر بە ئەندازەیەکی تەواویش نەبێت فراوانیش نەبێت سیستەمی دەوڵەتنەتەوەیان هەڵنەوەشان بێت بەڵام لە جەوهەری خۆیدا ئیدی هەموو ئەو پێویستیانەی کە بۆ زامنکردنی سیستەمی دەوڵەتنەتەوەیەک هەیە لە ئەوروپا هەڵیان تەکانەوە بێڕۆڵیان کردون لە ڕاستیداوە لە بەرامبەریان مۆدێلی دیکەیان تەرح کردووە سەرقاڵی تەکشکاندنی گەڕەندەرترین هێزی دنیا و کە داعش و لەسەر دەستی ژنە شەڕدارەکان تێکشکێندا ئەمە ڕێکێکی مێژوویی خۆیە یعنی ئەمە بەرهەمی ئێستا نییە بۆ ئەوەی نەڕۆتەکەی پێویستی بۆوەیە لە مێژوو تێکەیتوە تێکۆشانی ژن تێکۆشانێکە بە درێژایی مێژووی 5 بۆ 6,000 ساڵە بەردەوام دەکات و قەداری تێدا نەبوو بۆ نمونە دەتوانم چەند ناوە بێنینەوە خاتوو شنگاری کە بەر لە 2000 ساڵ پێش زاوی تێکۆشەیەکی گەورە بوو کە لەناو داستانیان لەناو ئەو هونەرەنووسیی ناوچەکەدا لەمەوەدا بۆتە نمادی چەندین داستان و لێکچوونێکی زۆر سەیریش لەناوبەری ئەو داستانی ئەم ژنە تێکۆشەکە لەگەڵ داستانی ئەدۆلە و ئەدۆلەدا ڕاستیدا بۆ نمونە خاتوو کە تایۆرمان هەیە لە هەورامان نەفرەتیتیمان هەیە دایە خەزانمان هەیە دایە حەنانەمان هەیە تا بە خاتوو قەتحا دایە بۆ نمونە خاتوونێکی دیکە دەیڤیا خاتوونمان هەیە کە ئەسڵ بەر بە هێرشی مەخۆرەکان دەکرێت هاوژیانی ئازادکەیەکێکە لەو پرۆژانەی کە ئەتوانێت دەست چارەسەری زۆربەی برینەکانی دروستبوونی ژیان بکات لە نێوان هەردوو تاکەکەیە ئێمە ئەگەر ڕوو بکەینە دادگاکان تەماشا بکەین کەیسی جیابوونەوە زۆر ڕوو لە هەڵکشانایە بە تایبەتی لە نێوان چینی گەنجان بۆ چونکە ئەوان کە پرۆسەی هاوسەرگیری دروست ئەەکەن نازانن بە چ مەبدەئێکەوە بە زۆرینەیە چۆن ئەچنە ناو ئەو پرۆسەیە ئایا من کاتێک کە هاوسەرگیری ئەەکەم ئەزانم ژیان چۆنە و خێزان چۆنە هەبوون و نەبوون چۆنە پەروەردەکردنی مناڵ چۆنە ئایا من ئەتوانم لەگەڵ ئەقڵێتی بەرامبەر بتوانم هاوسەنگیەک دروست بکەم کە خێزانێکی ئارام بۆ نەوەکانم دروست بکەم ئایا بەرامبەرم درک بە توانای عەقڵی و جەستەیی من ئەکات ئایا قبوڵێتی کە من وەکو ئەو هەموو کایەکانی ژیانم لەگەڵ یادا بەشیکەم کاتێک نەگەینە ئەو ڕێکەوتنە لەگەڵ بەرامبەرە ئەو کاتە ناسەنگیەک دروست ئەبێ زۆربەی خێزانەکان کە ئێستا لە جیابوونەوە نەناو دادگاکانە بریتێ لەوەی کە ئەڵێ من باریتا ئێوارە ڕاکەم ئێمە ماڵیشەوە ئەبێ ژنی ماڵیشەوە بم ئەمە من ناتوانم ئەیش مافی ئەوەی نییە پەروەردە بکە ئەیش مافی ئەوە نییە خێزان بەڕێوەبەرێ لە ڕاستیدا ئەمە باشترین هەڵبژاردەیە کە بریتێ لەوەی هەردوو ڕەگەس لە بەڕێوەبردننی ماڵ لە ئەرک و مافەکەیە باشدار بن و بە تایبەتی لە بەخێوکردن و پەروەردەکردنی مناڵەکان بۆ چونکە منداڵی ئێستا پەروەردەی باوکی شێریت تەنها دایک نییە و ئەو ئەرکەش با لەسەر دایک نیوە بکرێ بەرامبەر بەوەی کەوا باوکانش مافی ئەویان هەیە کە بتوانن ڕۆڵەکانیان وەکو ئەوەی کە ئەیانەوێ بۆ چەشنەی کە پێویستە پەروەردە بکرێ گۆڕانکاری سیاسی هاوکێشە نێودەوڵەتیەکان لە ڕۆژهەڵاتی ناوینان دروست ئەبێ جاری کە ژنانی کوڕ ڕۆڵ ئەجەڕن نمونە بۆ ئەوە ئێمە لە سەردەمیشی عەبدوڵڵای نەهریە ماریامان هەبووە کە توانێتی ڕۆڵی ژنێکی بەهێز بجێڕێ لە سەردەمی شێخ مەحموود حەفیدا ژنان
نەک تەنها لە بەرەکانی جواوە هاوکاری پێشمەرگەکانیان کردو یان خۆت بڵێن شۆڕش گێڕانیان کردو بەڵکو لە ڕیزەکانی پێششۆکاریان کردووە بەڵام بۆ ناوەکان ناهێنرێت لە برەوەی بەداخەوە ئەو مێژووە نووسراوەتەوە بە هەمان عەقڵت نووسراوەتەوە. ئێمە مێژووی دواتر نوێخوازمان هەیە بە دروستبوونی پارچە کوردیەکان لە سەردەمی لە ساڵی 1950 شۆڕشی عەبدولکەریم قاسم کە دروستە بێ کۆمەڵێک گۆڕانکاری دروست ئەبێ کە یەکێک لەوانە ڕێگەدان بەکردنەوەی کۆمەڵەی ژنانە. لێرەدا ژن ئیتر ئەتوانێت نمایشی دەسەڵاتی خۆی بکە وەکو ئەوەی کەوا هاوڕێ کوڕەکەی کە لە بواری سیاسەتە کارێکە لە بواری سەربازیە. هەڵبەتە کە ئێمانەی لە بواری سەربازیە لەو کاتیا زیاتر پارتە کوردیەکان لە شێوەی کاری پارتیزانی بێدەنگا کاریان کردووە لە شەقامی کوردیە. باش دواتر ئێمە ژنان ڕۆڵ ئەگێڕن. ئێمە نمونەی کۆمەڵی ژن ئێستا لێرە ئەبینین کە زوندون لەناو پارتە کوردیەکانە ئیشیان کردو و ئێستاش بەردەوامن، بەڵام ئەتوانی بڵێن وەکو وەرچەرخانێک کە ڕوویدابێ بە شێوازێکی گشتی دروستبوونی هێزی سەربازی ژنە کە لەلایەن پارتی کرێکارانی کوردستان لە باکووری کوردستانە دروست بووە لە ساڵانی 80 بەدواوە. لە ئێستادا هێزی ژن وەکو سەربازی توانوێتی بە شێوازێکی زۆر پرۆسیسانە ئەدای هێزی سەربازی خۆی بکە. بەڵگەمان بۆ هێزی ژنانە لە ڕۆژئاوایە و توانی بەرامبەر بەو هێزە نامۆیە تاریکستانیەتێ بەربگرێ و ژنانی کۆبانی ژنانی ڕۆژئاوا توانیان جاری کە بەرگی هێز بەڕووی کەسێتی ژنا بکەنەوە. وەڵام بێ بۆ ئەوەی کە بڵێ ژن چی کردووە، چونکە ئێمە زۆر جار ڕوبەڕووی ئەو شابینەوە ژن چیتان کردووە ئێوە لە کۆمەڵگایە. من لێرەوە ئەڵێم بۆ خۆم ژن توانوێتی تۆی پیاو بخۆڕکێنێ کە ئێستا ڕەخنەی لێ ئەگری. ژن ئەتوانێت وەرچەرخان ڕوودا، ژن ئەتوانێت پەروەردە بپارێزێ، ژن ئەتوانێت کەلتور زمان بپارێزێ کە ئێماڵێ زمانی دایک یەکێکە لە کێشەکانی ئێستای سەردەمی مناڵانمان ونبوونی بەهای زمانەکەمان ئەگەڕێتەوە بۆ نەخۆشبوونی منی دایکە کە مناڵەکەم بۆ جۆرە پەروەردەکەم زمانێکی بێگانە لە پێشی نەبێ بۆ زمانێ من کە بە مناڵەکەمی بگەێنێ. تۆ بڵێ بۆ منە یاری شتێکی خۆشە کە کۆمەڵە کەس ئەنجامیان تەی خۆ یاری هەیە تاکە کەسێ خۆ تێکەی. ئەگەر یاری بریتی بێت ئەوەی کە شتێکی خۆش بێت دەخۆ یاری هەیە خەڵک لەبەر بتوڵە و ئەمانەیە کە خۆی هیلاکەکە چێژی تیا نامێنێ. ئەگەر بڵێ یاری شتێکە جوڵەی تیا بێت دەخۆ شەترەنجیش یاریە جوڵەیەکی کەمی تایە. کاتە تۆ لە پێناسەگر نییە چەمکە کێشە بۆ دروستە بێ. بۆیە بەشێک پێیان وایە ئەوەی کە ئاین لە یەک پێناسەی یەکدی ڕێاجەکەیتەوە شتێکی مەحاڵە تۆ پێویستەکە خێزانە پێناسەوە بێ. بۆ نمونە کۆمەڵێ وشە هەبێ ئەگەر لە چوارچێوە وشانە بیر و باوەڕە بەشێک لەم خەسڵەتانی تیا پێی گوترێ ئاین. بۆ نمونە بوونی خوداوەندێکە، بوونی دەقێکی ئاینیە، بوونی پەیامبەرێکە، بوونی منهەجێکی ئەخلاقیە، بوونی تێڕوانینێکە بۆ ژیان، هەر بیر تێڕوانینە بەشێک لەم شتانەی تەفسیلکەیان باسی لێوەکە پێی بۆترێ ئاین. بۆیە لە چوارچێوەی ئەم پێناسەیە زۆر کات ئایدۆلۆجیەکانیشە بن بە ئاین، چ وەکو مارکسیزم بێت، چ وەکو لیبرالیزم بێت، چ وەکو لە ناو چوارچێوەی کاپیتالیزمە. زۆر کات ئەمانە برێنەوە ناو چوارچێوەی ئاینێکە. ئەگەر تۆ ئەمە بکەی بە منهەجێ بۆ ژیانە وەکو ئاینی مامەڵەی لەگەڵاکەی. تێڕوانینێکی کەشەیە وەکو تێڕوانینەکەی ئێرەک فرۆم کە دەرووناسێکە پێی وایە هەر شتێک تەفسیری دنیایەکی کە بکات لە دەروێم دنیا فیزیکیە و ماناو پێ بە، یعنی تۆ کە لەم ژیانە بەردەوامی بەو پێناسەیە بژی کە ئەو مانات بێیە و بەهات بات، ینی چاکە و خراپە و پێ بڵێ و ڕاستی دروستی شتەکانە پێ بڵێ، هەر شتێ ئەمە بۆ بکات پێوترێ ئاین. بۆی ئەم سێ تێڕوانینە هەیە بۆی کە ئێمە پێویستە جار بزانین ئاین چییە. من تێڕوانینەکەی ڕێک فرۆم بەکارێنمەوە بۆم بابەتێک خۆم کە هەر شتێک تەفسیری شتێ بکات لە دەروی ئەم دنیا بینراوی بە چاوی بینین و مانا ببەخشێ بە ژیانمانی وام لێ بکات بەردەوام بم لە ژیان و بەهام پێ با چاک و خراپ و ڕاست هەڵە بزانم پێوترێ باین. یعنی تێڕوانینی کە باس کراوە. ئەمە خودی ئاین هەیە، یعنی من لە کۆمەڵگا کۆمەڵە ئاینی زۆرە بینین، چ لە مێژووی کووردا چ لە ئێستای ئێمەیە. بەڵام پرسیارەکەوەیە ئایا ئێمە ئاین خۆیە بینین یان فۆرمە جیازەکانی ئاینە بینین، شێوازە دەرکەوتنە جیازەکانی ئاینە بینین. چونکە ئاین کاتێک یەتە ناو کۆمەڵگا شێوازی جیاز وەرەگرێ. ئەمە شتێکی زۆر وازحە. ئێمە هەر لەم کۆمەڵگایە کاژین چ بە مەسیحیەکانمانەوە بێت، چ بە موسڵمانەکان و چ بە ئاینەکانی کەینە و کۆمەڵگای کوردی جوولەکە بە یارسان بێرچێ بێ تێگەشتنی جیاواز دروست دەبێت لە ناو کۆمەڵگا بۆ هەر یەکێکم ئاینانە. ئەمەش خۆی بەشێکە لە سروشتی مرۆڤ کە ناتوانێت شتەکان هەمووی وەکو خۆی ببینێ.
ئەمە لای فەیلسوفێک بە ناوی کانتەوە دەست پێکە ئەڵێ هەر دیارەیە کە تۆی بینی خودی دیاردەکە نییە. بۆ نمونە کە وەفاتی بۆ نمونە کەسێکی نزیک گریمان من و براکەم هەردووکمان ینی نەنگمان خوا نەخواستە ئەمری خواکە. ئەزمموی من لەگەڵ مردنی نەنگما فەرقی ئەبێ لەگەڵ ئەزمموی براکەم بۆ هەمان مردن. خۆ حەدەسەکە یەکشتە، ڕووداوەکار یەکشتە، خزمەتەکار یەکشتە، بەڵام دۆخی دەرونی من و تێگەشتنی من بۆ ژیان و تێگەشتنی من بۆ هەموو دیاردەکانی ئەم وجودە واکە ئەزمموی من لەگەڵ ئەو مەرگەیە جیاواز بێ. کە دوهەمین پەیماننامەی نێودەوڵەتی لە سەدەی سەرەتای سەدەی ڕابردووە و تا ناوڕاستی سەدەی ڕابردووە داڕژرێتەوە کە تایە هیچ ستاتوەیەکی دەوڵەتی بۆ کورتیانە، بەڵام بەدەر لەوەی هەتاوە پرساکە پرسیاریشمان کردبێ خودی دەوڵەت چییە؟ یعنی خودی دەوڵەت چیمان بۆ کات، پەیوەندی بە منی تاکەوە چییە، پەیوەندی بە منی کۆوە چییە؟ و دواتریش یەکێک لەو خاڵانی کە زۆر ڕوو بەجێی سەرنج پێناسەکان زۆر جار ئەچنە ناو یەکتریەوانێ، بۆ نمونە هەرێک لە گۆشەنیگای خۆیەوە یاخود لە باوەڕی خۆیەوە لە ناو پێکهاتەی خۆیەوە ئەچێت داخڵی پێناسەکانە بێ. ئێستا بۆ نمونە من ئەگەر بپرسم ئایا باشە ئێمە نەتەوەیەک دروست دەکەین، زمانێک یەکگرتووە هێنین، هەر لە ناو ئەم ساڵۆنایە پێم وابێ ناتوانین خۆمان بکەین بە یەک گۆڵ بە ڕێزە پێم وابێ لالە بەختیار بووتی ناتوانین خۆمان یەک بخەین بزانین زمانی کێمان، باوەڕی کێمان و بە چ جۆرێک ناسنامەی ئەم نەتەوەیە دابڕێژینەوە. حەزەکەم باڵکێش مەسەر نمونەیە کاوڕێ پێم وابێ عەشرەتی سوورچین کە سەرخەت و بنخەتیان پێڵێن مەبەستیان سەر ئاویزابە. باکووری ئاویزاب بە کرمانجی قساکەن، باشوەری ئاویزابیش بە سۆرانی. ئەی باش ئێستام عەشرەتە بە هەردوو زارەکە قساکە، ئێمە پێین کامیان بە بنەما وەربگرین. یاخود لەناو کۆمەڵگای ئێزدیا پێم وابێ شێوەزارێکی زۆر تایبەتیان هەیە، ئەچیتەوە بە کوردستانی خوارین کەلهوڕی و ولوڕی و بەختیاری و چەندین پێکاتەی ترمان هەیە و چەندین شێوە باوەڕی و چەندین شێوە زیاتر زمانی تر. ئەمانە هەمووی کێشەگەلێکن کە بەڕاستی چارەسەرێکیان بۆ نەدۆزراوەتەوە، بەڵکو ئازارشکێنێکیان پێدراوە لە ناو سیستەمێکان کە ئەویش سیستمی دەوڵەت نەتەوەیە. ئەو کەسە بۆ ئێمە پێی بڵین گەنج بتوانێت ئەو کۆتوبەندانی کە کۆمەڵگە بۆی دروستەکە بتوانێت ئەو دۆخە کۆمەڵایەتی کە لە کۆمەڵگەکەیە هەیە تێپەڕێنێت، چونکە ئەگەر ئێمە دووبارەکەرەوەی قۆناغەکانی پێش خۆمان، جیلەکانی پێش خۆمان، نەوەکانی پێش خۆمان بین، وا دیارە بوونمان گرنگێکی نابێت. بۆ پێم وایە ئەبێ گەنج بتوانێت لە بەرامبەر ئەو کۆتوبەندە کۆمەڵایەتی و نەریتیانەی کە هەیە گزارش لە هێزی ناوی خۆی بکات، چونکە هەر سەردەمێک هەڵگیری پەیامێکی نوێیە، هەڵگیری قۆناغێکی نوێیە و هەر سەردەمێک کۆمەڵێک ژنگەیەکی نوێ دروستە بێ و جیهان بە گشتی کارگەری لەسەر ئێمە هەیە. بۆ ئێمە لەوەی بینین لەم سەردەمی ئێمەیەکی لە کێشە گەورەکان کێشەی نێوان تەمەنە جیاوازەکانە، توێژە جیاوازەکانە. گەنجێک زۆر زۆر بە قورسیە توانێت لە کەسێکی بەتەمەن تێ بکات، بە پێچەوانەشەوە ڕاستە. اینجا بۆیە پێویستەکە توێژی گەنج بتوانێت گزارش لە خەمەکانی خۆی بکات. بۆیە ئەم هەوڵە زۆر زۆر بە گرنگە بینم کە کۆمەڵێک گەنج پێی هەسڵاون و شاراکێکە گەنجان قسەی تیاکەن وی بکرێ ئەم فۆرما پەری پێ بدرێت. تەوان لە سەرەتایە باسێکمان وێنەی گەنج کرد، بێ باسی ئەوە بکەین وێنەی گەنج لە کۆمەڵگەی ئێمەیە چۆن چۆنییە. من پێم وایە وێنەی گەنج لە کۆمەڵگەی ئێمەیە وێنەیەکی زۆر زۆر جیاوازە لە وێنەی مەفروزە هەبێت، چونکە وێنەی گەنج وێنەی مرۆڤێکە کە بە زۆرێک لە جۆرەکان شایستەی بەزەیە، یعنی بە هەموو جۆرێک تۆ ئەم مرۆڤە ڕەتەکرێتەوە و کۆمەڵێک دەستەواژە هەیە، چۆن بەرامبەر ژن کۆمەڵێک دەستەواژە هەیە، بەرامبەر گەنجش کۆمەڵێک دەستەواژە هەیە کە ئەوترێ گوێمێرێ گەنجە. مەسەڵەن بۆ نمونە عەقڵی پێی ناشکێ گەنجە، ئەم قسانە یعنی بە کورتێگەی بچووکردنەوەی گەنجە. واتە نەفرەتێک هەیە کە تۆ مرۆڤ پێویستەکە خۆی لە دەرباز بکات. ئەمەش لە یەکێک لە سیفەتەکانی کۆمەڵگەیەکی مەرگ دۆست، کۆمەڵگەیەک کە هاوڕێی ژیان نیە، دۆستی ژیان نییە، هەموو ئەو سیفەتانی کە لە تەمەنێکی زۆر گرنگ و شاراکی و کاریگەر لەسەر کۆمەڵگەیە ئەکە ئینسان هەیە بێ ڕەتێکاتەوە. جا ئێمە ئەمە بگەڕینەوە بزەن بۆچی وایە، یعنی بۆ ئێمە ناچار بەم جۆرە لە ژیانکردن بووین. پێم وایە نەمانی وزە لە کۆمەڵگەیە
نەمانی ئیرادە لە کۆمەڵگەیە لاوازکردن و بچووکردنەوەی ڕۆڵی گەنج لە کۆمەڵگەیە ڕاستەوخۆ لە خزمەتی داگیرکەران و ئەو هێزانەیە کە سیاسەتی داگیرکەر جێبەجێکەن جاچی هێزەکان ئەگەر ناوخۆیی بن چی ئەگەر هێزی داگیرکەر بن ئەوەیە کاڵە پێویستمان بە ڕێکخراوی ناحکومی ژنانی زیاترە یان ئەڵێن پێویستمان بۆ هەیە کە کتێبی زیاتر لەسەر مافەکانی ژنان بنووسرێ بەڵام ڕەنگە مەلاتان سێر بێ بەڵام ئەمانە من هیچ بە چارەسەریان نازانم بە پێچوانەوە پێم وایە کە زۆر خراپن و کۆمەڵێک چارەسەرن کە زۆر هەستیارن بۆ ئەوەی دەستیان بۆ ببرێ لەبەرەوەی سەرەتا ئەو داوایی کە بەردەوام دووبارە کرێتەوە کاڵن پێویستەکە کە پیاوان زیاتر حساب بۆ ژنان بکەن یا پیاوان پێویستەکە ئەو هەلە بن بە ژنان کە بەشداری سیاست بکەن بەشداری حیزبەکان بکەن من پێم وایە کە هەر کاتێک ئێمە خۆمان خستە ئەو شوێنەوە کە داوا لە پیاوێک بکەین ئەوە من مافی ئەوە ئێم بە پیاوەکە کە ماف لە دەستی ئەوایە ئەتوانێت بیسەپێنێ ئەتوانێت لێ مۆڵ بکرێتەوە و من خۆم مۆڵەت ئێم بوو کەسێک کە ئەم چۆسێنێتەوە کە مافم پێ باە مافم پێنێ بۆیە بە بڕای من ئەمە شتێکە کە پێویستەکە لە ژنانە یەکەم شت بگۆڕێت کە من ئەبێ خۆم مافی خۆم بسەنم و پێویستەکە هەموو ژنێک خۆی هەوڵدا بۆ ئەوی مافی خۆی بسەنێت دەبەرەوەی هیچ چینێک لە جیاتی چینێکی تر ناتوانێت داوای ماف بکات هیچ نەتەوەیەک لە جیاتی نەتەوەیەکی تر ناتوانێت داوای ماف بکات مەسەڵەن چینی بۆژوازی ناتوانێت لە جیاتی چینی کرێکاران بچێت شۆڕشێکی کرێکاران هەڵگیرسێنە بزوتنەوەیکی کرێکاران دروستکە هەروەش پیاو ناتوانێت کە بزوتنەوەیکی ژنان دروستکە لەبەر ئەوەی کاتێک کە دروستی شێگەن نمونی لە منمان زۆرە بە عەقڵێتێکی پیاوانەوە دروستیەکەن کە دووبارە نایەکسانی بۆ ژنان دروست دەکاتەوە و ئەو پرسێکی زۆر گرنگی شەیە کە زۆر جار لە چارەسەرەکانە ئەوترەیە کاڵەن پێویستەکە کچەکە ئەگەر لە خێزانەکەیە کێشەیەکی هەیە لە خێزانەکەی یاخی ببێت لە مێردەکەی یاخی ببێت لە براکەی یاخی ببێت بەڵام بەبێ ئەوەی کە ڕێگە چارەیەکی پارێزراوی بۆ دابنرێ مثلەن بە کچێک دەڵێن تۆ لە ماڵی باوکە بڕۆ دەرەوە یا لەگەڵ مێردەکەت عاجز بوو وەرە دەرەوە یا موقفێکی وا بنوێنە هەموو موقفەکان کاردانەوەیە کە بەرامبەر ئەو شێوازی کە ڕوویاوە بەبێ ئەوەی مەسەلەن شەڵتەرێکی پارێزراوە هەبێت بەبێ ئەوەی کە بتوانی شوێنێکی پارێزراوە هەبێت کە تیایە ژنان بتوانن بە تەواوەتی پارێزگاری لە مافەکانی خۆیان بکەن و شتێکی تر هەیە کە زۆر ئەڵێن پێویستەکە ئامۆژگاری پیاوان بکرێ یان پێویستەکە پێیان بوترێت کە چی بکەن کە چۆن پارێزگاری مافی ژنان بکەن کە چۆن ڕێزی ژنان بگرن بەڵام پێم وایە ئەمەش کارێکی باش نییە کە بیتین لەبەر ئەوەی کە پێویستەکە ڕێکخراوەکانی ژنان و ئەو چالاکوانانی لە بواری ژنانە ئیشەکەن و پیاوەکان خۆیان لەوە تێبگەن هۆشیاری تەواویان هەبێت کە چۆن مافەکانی ژن چییە ژن و پیاو هەردووکیان تێبگەن و چۆن ئەگەر یەکێک بێ عەدالەت بەدەست بهێنێ ناتوانێت بەتەنیا عەدالەت لە ڕێگەی لایەکەوە بەدەست بهێنێ پێویستەکە ژن سەربەخۆ بێ ژن عەدالەتی هەبێ ئەو کات عەدالەتی تەواوەتی بەدەستێت دەست بکەین بە فێربوون و ڕێگەیەک بدۆزینەوە بۆی کە چۆن نەتوانین مافەکانمان بەدەست بێنین و دەربارەی سیستەمەکانی دەسەڵات فێربین دەربارەی ئەو فێربین کە گۆڕانکاری چۆن ڕووەیە و دووەم شت کە من ئەگەر وەکو داواکاریێک لە دوام کۆنفرانسە هەم بێ ئەوەیە کە هەموو ئەم کچانی کە لێرەن هەموو ئەو ژنانی کە لێرەن بتوانن کە ژنی تر بدۆزنەوە کە هاوشێوەی بیرڕاکانی خۆیانن بتوانن پێکەوە کۆبنەوە بتوانن پێکەوە شتێک دروست بکەن کە کاریگەری بۆ خەڵکی تر دروست بکە و بتوانین لە کۆتاییە کۆمەڵێک ژنی پێشەنگ دروست بکەین کە بتوانن ڕابەرایەتی ئەو گەنجانەی تریش بکەن کە بەرەو ئازادی زیاتر هەنگاو بنێن ئێمەوە گەنجانی هەموو شار و شارۆچکۆشێنە جێگەکانی باشووری کوردستان لەژێر دروشمێک بە گەنجی ڕێکخراو سۆسیالیزمی دیموکرات سەردەکەوێت بەژاری لەم کۆنفرانسە کرد لەم کۆنفرانسەدا چەندین بابەت و مژاری جیاواز بە شێوەیەکی تیر و تەسەل و گفتوگۆ و توێژینەوەی لێوە کرا هەروەها جەخت لەوە کرایەوە کە پێویستە سەرنوێر کێشەکانی کۆمەڵگا بە ڕوانگە و دیدی گەنجاو تاتۆیی بکرێتەوە گەنجانیش تەڕوانین و بڕێی خۆیان لەسەر ئەو بابەتانە دەربڕن لەبەر ئەوەی گەنج بزیێنەری مێژوو ڕۆڵی سەرەکی لەم ڕووداواندا هەیە لەم سوانگەیەشەوە ئێستا پێویستە ئەو ناسنامەیە بۆ گەنج بگەردێتەوە وەلێ دابڕاوە ئەنجامی سەرەکیشمان لەم کۆنفرانسە هەر ئەمە بوو بەتایبەت لەم کاتە کە زۆربەی بەڕوونی هەست بە کەشان دەکرد کە ڕۆبڕی گەنجان بوونەتەوە لەم کۆنفرانسە بەتایبەت گفتوگۆمان سەبارەت بەم بابەتانە کرد مێژووی 200 ساڵی ڕابردوو وەک نمونەی دایکەری پەکتاوی هەزاران ساڵی دایکەری لەسەر کۆمەڵە کوردەواری و مێژوو ڕۆڵی گەنج لە مێژوودا هەروە سەبارەت بەوەی پێویستە گەنج چۆن لە مێژوو بڕوانێت هەروەتر بە گوێرە ئەو کەشانی لە کۆمەڵگادا هەن وەک ناسیۆنالیزم ڕێگەزگەری و ئاینگەری و حەتا هەروە ڕۆڵی ژن لە بەڕێوەبردننی کۆمەڵگای تێکدانی هاوسەنگی ژیان و کۆمەڵگای لەلایەن شارستانیەتی و سەرمایەداری شۆڕەبەکرا بابەتێکی تر شیکار ڕۆڵی گەنج و سیاستی پیاسەراری لەسەر کوتی ماتەوزەی گەنجان بەرئەنجامی گرنگی دۆزینەوە خستنە ڕووی چارەسەر بۆ کێشانە خراە ڕوو لەبەر ئەوەی گەنجان بەهێز و توانە و وزەیەکی ڕەخرا و پرەنسیب و خاوەن
ئاسۆیەکی ڕوون دەتوانێت پێشەنگایەتی بۆم دۆخە ئێستا بکات و چەرخانی دۆی خۆیدا ئارام بنێتەوە. وەک دەرئەنجامی ئەم گفتوگۆی ئەمڕۆکران گەیشتین بە گەڵەڵەی خوارەوە. یەکەم پێویستە خوێندنێکی نوێ بۆ مێژووی کورد هەر لە سەرتەسەری مێژووە لە کوردی بەرایەوە کورت و کورد هەروە ڕۆڵی کورد لە پەیوەندی بە کۆمەڵای سەرتەسەری ترۆ بخێتە ڕوو. دووەم ئەو پەیمانانەی لە مێژوو هەڵچەرخوت سەرەتای سەدەی بیستەمەوە بەسترن و وایە کرد کورد وەلاوە بمدرێت و گوێی لێ نەگیرێت و بکەوێتە بەر شمشێری قڕکردن و سڕینەوە. لەم ڕەنگەیە کار بکرێت کە ئەو مێژوو تراشچێژیەوە دیسانەوە خۆی دووپات نەکاتەوە. جا کورد بێتە خاوەندەنگی خۆی و بوونی خۆی پارێزراوی لە سەدەی نوێدا ڕۆڵی کارگەری لە چارەکانە بگێڕێت. سێیەم کارکردن بۆ هێنان ئارەی پێکەوە ژیان لە نێوان گەلان و تێپەڕاندی ناسیۆنالیزم، چونکە ناسیۆنالیزم دەیەوێت ئاستەنگ و کێشە لە نێوان گەلاندا دروست بکات و وەگەلێک بەسەر گەلێکی دیکە زاڵ بکات. چوارەم پێویستە کار لەسەرەوە بکەین ژینی ئەمڕۆ ئیلهام لەو ژینانەی نێو مێژوو وەربگرێت کە ڕۆڵی چالاکانیان گێڕاوە تا ڕادێک ڕاستەخۆ بەشداری بێنانەری مێژوو بوون. هەروە کەم و کوڕەکانی ئەوانش بینێت و زیاتر ڕۆڵ بگێرێت و ببێتە پێشەنگێک بۆ چارەسەری کێشەکاندا. هەروەردە چالاکانە بەرەنگاری هەموو ئەو ژیاکارن و هەڵوەردانە و چەسانانەوە بێت وەرەسەر خۆی وەک ژین بەگشتی وەک تاک هیچ لەم کۆمەگاڵتەیە دەگرێتە سەری. پێنجەم پەرە بە جۆرێک ئایندەر و باوەڕمەندی بدرێت کە دش بۆ بۆستێتەوە بکرێتە ئامرازێکی دەسەڵاتداریت و ڕۆڵێکی کارگەری لە پێکەوە ژیاندا هەبێت. شەشەم هێنانە ئارای کۆمەڵگای سۆسیالیستی و دیموکراتێک کە هەر لە ئاستی خوارەوەی کۆمەلگاوە خەڵک خۆی بەڕێوە ببات. پێویستە گەنجان خاوەنداریتر لە ناسنامەی خوان بکەن و بەهێز و ورد و ئیرادە و دیارنامەی خوانەوە ڕۆڵێکێک لە کارەوە لەوە جەرخانی کۆمەلگادا بگەڕن و ببنە پێشەنگی چارەسەری کێشەکان. گەنجانی باشووری کوردستان 25 یانزەی 2025 سپاس.